اسمە گفتوگوی زیاتر بکەم بەڕێز ئەحمەد وەشیار بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەگەڵما. کاک ئەحمەد بەخێر بێ. زۆر سپاس زۆر مەمنون. پازدەی مانگ وەرزی نوێی گەشتکردن دەست پێ دەکات. دەمەوێت سەرەتا لەوە پرسیار بکەم ئامادەکاریەکانیەوە وەکو فڕۆکەخانە چییە؟ ئێمە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ساڵانە لە کۆتاییەکانی مانگی چوار دەست بەخۆ ئامادەکردن دەکەین بۆ وەرزی گەشتکردن کە لە 15 تا 25ەوە دەست پێ دەکاتن. بەردەوام دەبێتن تا 15دا ئێمە وەک فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئامادە باشی تەواو لە هەموو بەش و سێکتەرەکان کراوە تا بتوانین پێشوازی لە گەشتیاران و ئەوانەی کە لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر چ لە بۆ ناو وڵاتەوە دێن چ لە ناو وڵاتیش لە بۆ دەرەوەی وڵات گەشت دەکەن. زۆر باشە. گوتمان کە 19 هەڵی ئاسمانی لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر گەشتیان هەیە و هاتوچۆیان هەیە. پلان هەیە کە ئەو ژمارەیە زیاد بکات؟ ئێمە لە فڕۆکەخانە ئامادەی تەواومان هەیە لە گشت سێکتەر بوارەکاندا کە پێشوازی زیاتر لە هێڵە ئاسمانیەکە بکەین. بەڵام چاوەڕێ دەکەین دەستەی فڕۆکەخانەی شارستانی عێراقی لەگەڵ دەستەی فڕۆکەخانەی شارستانی وڵاتانی دی کە گرێبەست ئەنجام بداتن. دوای ئەوە هەر هێڵە ئاسمانێک داخلی ئەجوای عێراقی دەبێتن یەک لە خۆشبەختانە یەک لە شوێنەکانی کە داوا دەکات گەشتی لەوە ئەنجام بداتن فڕۆکەخانەی هەولێرە. زۆر باشە. کاک ئەحمەد باسی کارگۆی فڕۆکەخانەم کرد. کارەکانی کارگۆی نوێ بەکوێ گەیشتووە؟ کارگۆی نوێی فڕۆکەخانە لە ساڵی 21 دەست بە دروستکردنی کرا کە لەسەر ڕۆبەری 24,000 متر گۆشە دروست دەکرێتن و 185 زیاتر لە هەیکل و لە تەواوکردنی بینایەکە لە تەواوبووندایە و خوازیارین لە کۆتایی ئەم ساڵ یاخود لە سەرەتای ساڵی داهاتوو بەڕووی بازرگانان کارگۆی نوێ بکرێتەوە کە فڕۆکەخانەیەکی سەردەمیانەیە بە پێی ستانداردی ئۆڕۆپی لە سەرئاستی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستکراوە. باشە. دەڵێن کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەسەر ئاستی عێراق یەکەمە. وەکو بەڕێوەبەری فڕۆکەخانە توانی پێم بڵێ لە چی یەکەمن؟ ئێمە سەبارەت بە یەکەم بوونمان لە فڕۆکەخانە لە گشت سێکتەرەکان دەتوانم برێم کە بەراوردی خۆمان دەکەم لەگەر فڕۆکەخانەکانی تر لە ناو عێراق ئێمە لە ئاستی یەکەمدا دەبین. یەکەم شت ئەوەی هێڵە ئاسمانی ئۆڕۆپیەکان یاخود وڵاتانی ئۆڕۆپا گەشت تەنها لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر وەردەگریتن لە فڕۆکەخانەکانی تر وەرداگریتن. ئەوەش بۆی پامەند بوونمان بە ستاندارد و یاسا و ڕێنمایی نێودەوڵەتیەکانی فڕۆکەخانەکانی کە لەسەر ئاستی هەموو جیهانکاری پێ دەکەن ئێمەش لە فڕۆکەخانەکاری پێ دەکەین. بۆ نمونە هیچ حالەتێکی نەخوازراو یاخود هیچ دەربازبوونێکی خەڵکێک بە ڕێگای پاسپۆرتێکی ساختە یاخود وەڵگەنامەیەکی ساختە کە دەرباز بیتن لە فڕۆکەخانەی هەولێر بۆ وڵاتانی جیهاندا بەڵام خۆشبەختانە لەلایەن بنکەی نیشینگە و پاسپۆرتی فڕۆکەخانە یەکسەر ئەو خەڵکانی کە بە بەڵگەنامەی ساختەویستیان گەشتکەن لە بۆ دەرەوەی وڵات دەست بەسەر کەران و ڕەوانی دەرگاکراون. زۆر باشە. نوێترین ئاماری گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرت لایە پێمان بڵێ ئێستا ڕۆژانە چەند گەشت ئەنجام دەدرێت چەند کەس دەڕۆن؟ ئێمە هەتا 15 مانگ تا 15 ئەم مانگە دەگەینە ڕۆژانە 55 تا 60 گەشتکردن هاتوچوون بەپێی ئامارێکی کە تازە عەرەستان کرد ئێمە کە باس دەکەین بۆ نمونەدرین 60 گەشتکردن 60 هاتوچوونمان هەیە. یعنی هەم بچکە بنسبەت ئێمە وەک فڕۆکەخانە گەشتێک ئۆپەرێشنی لۆ دەکەین دەکاتە فڕۆکەخانەوە کە درێژ دەچی لە فڕۆکەخانە ئۆپەرێشنی لۆ دەکەین لە 25ەوە دەڕواتن گەشتەکان لە بۆ مانجی 6 و 7 دەگەینە ڕۆژانە لە بۆ 106 107 109 گەشتکردنمان لە فڕۆکەخانە دەبیتن. زۆر باشە. کاک ئەحمەد باس لە وەرگرتنی ڤیزای هەرێمی کوردستان بکەین بۆ گەشتیاران. ئێستا ڕێکارەکانی وەرگرتنی ڤیزا چۆنە؟ ڕێکارەکانی وەرگرتنی ڤیزا بەپێی نووسراوی بڕیاری وزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم بە دوو شێوازە. ئەو وڵاتانەی کە مەبدە المعاملە بالمثلە بوون منە ئەو وڵاتانی کە ڤیزا بەبێ بەرامبەر دەداتە هاوڵاتی عێراقی ئەوە هەرێمی کوردستانیش مەزمنی منزومەی عێراق ڤیزا بەبێ بەرامبەر دەداتەوە هاوڵاتیانە. بەڵام ئەو وڵاتانی کە بە بەرامبەرە هەرێمی کوردستان دوو جۆرە وەرگرتنی ڤیزای هەیە. ڤیزەیان لە ڕێگای ئۆنلاین دەبیتن بە شێوەی ئۆنلاین ڤیزەکە وەردەگیرێتن و ڤیزای ئۆن ئەرایڤلیشمان هەیە ئەو وڵاتانی کە دەگاتە فڕۆکەخانە لە فڕۆکەخانەکاری وەرگرتنی ڤیزای بۆ ئەنجام دەداتن و هەندێک وڵاتیش ڤیزای پێشوەختەی تێدا هەیە ڤیزەکە وەردەگیرێتن. ئەو وڵاتانی کە بێ بەرامبەر ینی ڤیزا دەدەن بە وڵاتیانی هەرێمی کوردستانیەوەش بە هەمان شێوە ئەو کارەسانیان بۆ دەکەن؟ مبدأ المعاملة بالمثل چ وڵاتێک بەبێ ڤیزا بەبێ بەرامبەر یاخود بەبێ ڤیزا دەدات هاوڵاتیانی عێراق بە شێوەی گشتی هەرێمی کوردستان بەتایبەتی هەرێمی کوردستانیش وزارەتی ناوخۆ وەک وڵاتان بەبێ بەرامبەر و بەبێ وەرگرتنی ڤیزای پێشوەختە و ڤیزایان پێدەدات. زۆر باشە. کاک ئەحمەد جاری پێشوو لە چاوپێکەوتن هەر لەگەڵ جەنابەت باسی کێشەی وەرگرتنەوەی جانتام کرد کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەبوو کێشەتان چارەسەر کرد؟ بنسبەت وەرگرتنەوەی جانتە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئێمە دوو شوێنەکە پێ دەگوترێت PHS ئەو شوێنەی کە لە ژێر زەمیندایە کە هاوڵاتی بە چاوی خۆی نابینیتن ئەوێن دەرمان تەواو کردیە و ئێستا دەست بە مانجی نهاتی مانجی هەشت دەست بە ناو تێرمیناڵ دەکەین کە ئەو شوێنی دادەندرێت لە ناو تێرمیناڵ جێ 360 زاتای دەبتەوە لە سعاتێکیدا کەەوە کار ئاسانێکی زۆر دەکاتن وا دەکاتن کە کۆتا جانتان لە هەر فڕۆکەیەک دەکاتە دەستگەشتیارەکە 27 قڵک باتە دەستین. دەستخۆش بەڕێز ئەحمەد وشیار بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر زۆر سپاس کە لەگەڵم بوویت. زۆر سپاس بۆ یۆش. خێر بێ.